تۆ نازانی بۆچی مەکتەب نییە؟ ناوەڵا ئەی پیان نەوتوی؟ ناوەڵا بێئاگان لەوەی حکوومەت پارە نادا بە مامۆستا و بایکۆتی خوێندن کراوە بۆیە خەریکی هەڵماتیەن و تۆپێنن. ناچیتەوە بۆ مەکتەب؟ نە نازانی بۆ مەکتەب نییە؟ نە بۆچی مەکتەب نەکراوەتەوە؟ وەڵام من ڕۆشتم وتیان کلیرەکە هون بووە کتێبم بردەوە بەڵام کتێبیان نەداینە کتێبیان نیانە. بەڵێ. پیان نەوتن کەی وەرنەوە کەی مێنەوە؟ وتیان بۆ ئۆنلاین بڵاوەکەینەوە ترە و کاتەوەرن. تۆ ئۆنلاین زین چییە؟ بەڵێ چییە؟ لە خەتەکە سریەکە خەتە هەیە؟ نەخەر پیان وتوی بە چیە خوێنن بە چی سیستمێکە خوێنی؟ وەڵا ئۆنلاین ئۆنلاین چییە؟ وەڵای تر خەت بە خەتی ئەم منداڵانە هەموو منداڵ ئەم نیشتیمانن وێڵ و سەرگردانن بە کۆڵانەکاندا. ئەم پیاوە دەڵێت منداڵەکانمان تاوانیان چییە؟ بێبەش دەکرێن لە خوێندن. حکوومەت بە بەرپرسیار دەزانێت لە ئایندەی ناڕوونی خوێندن لەم وڵاتە. ئەم منداڵانەی کە لە چواردە ورمانن هەمووی لە قوتابخانەن و دوا ڕۆژیان نادیارە شتێکم هەمویان کەوتونەتە سەرەوەی شوێر دەرچن نەخوێنەوار دەرچن. یعنی ئەم مناڵە هیچ تاوانێکی نییە ئەمڕۆ کە خوێندنگانیە ئیتر باز بەهانەیەک بێ باز پرۆسەیەک بێ بەڵام تاوانی ئەوە چییە کە موچە نەبێت. ڕاستەکەی وەڵامتانێنەوە بەبوورە کەی بە دڵشاد مەجید سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێت بایکۆت ناشکێنین تا 30 ڕۆژ جارێک موچەمان پێدەدرێت بەبێ لێبڕین و پلە بەرزکردنەوەی مامۆستایانیش بەردەوام دەبێت. ئێمە دوو داواکاریەکەمان 30 ڕۆژارێک موچە بەبێ بڕین لەگەڵ کارکردنەوە بە سیستمی تەرفیع وەکو پێویست ئاوەڕمان لێ نادرێتەوە وەکو پێویستی موچەکانمان بۆ دابین ناکرێ وەکو پێویستیش ژیانمان وەکو جاران گوزەر ناکە بۆیە مناڵەکانی ئێمەش لە هەمان ناوەندەکانی خوێندنن کە مامۆستایانی هاوڕێ و هاوپیشەمان وانیان پێڵێنەوە ئەو بڕیارێکی ئێمە داومانە بۆ باشکردنی ژیانی ئەوانە. ئەوە خوێندن لە شارەکانی هەولێر و دووهەک بەو شێوەیە نییە کە لە ڕاگەیاندنەکانەوە ڕووماڵەکرێ بەڵکو لەوێژ ئەگەر هاوشێوەی سلێمانی نەبێت هیچی کەمتر نییە لە سلێمانی لەبەری بەشێک لە مامۆستاکان ناشنەوە ناوەندەکانی خوێندنەوە بەشێک لە دایک و باوکی خوێندکاران نانێنەوە ناو ناوەندەکانی خوێندن. ساڵانێکی دوور و درێژە حکوومەتی هەرێمی کوردستان دووچاری قەیرانێکی دارایی قورس بۆتەوە. کاری لە هەموو جونگەکانی ئەم هەرێمە کردووە. خوێندنیش یەکێکیانە. بخوێنن خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنتان هەموو ئان و زەمانێ عینی قەلغان و سوپەرتانە. ئەم شیعرە یەک ناگرێتەوە لەگەڵ ئەمڕۆی کوردستان چون هۆڵەکانی خوێندن هەموو چۆڵن. مامۆستایان بایکۆتیان کردووە. داوای موچە دەکەن کە مافێکی خۆیانە. دەبێت حکوومەت بێتە سەرخەت و هەرچی زۆم کێشەیە کۆتایی پێبێنێت. ئاوەڕ عەلی گەلی کوردستان سلێمانی.